کە ئەچینە دەرەوە زۆر سەیری ئەم لاوەولا هەکات عنی هەسەکەم ئەوێت خیانەتم لێ بکات نازان بە کوردەکەی چاو لە دەرە وای پێڵێن مەزانی هۆکارەکەی چێکچی من چاو لە دەر نییە ئێمەی پیاو با بۆ ڕوونکەمەوە مامۆستا پەخشان لەوانەیە هاوڕێم بێ لەبەرەوەی لەو بوارەیە پسوەڕە پیاو کە سەیرەکە بە قوڵایی ئەبینێ بەڵام بە تەسکی بۆ نمونێ سام سویچانە لێدایە باشە من خۆمان بەسەراتۆ پیاو وایە کە سەیرەکە لەوانەیە کوا سویچەکە لەکوێیە لەوانەیە ژنەکەی ئەگەر زۆر ڕێزی بگرێن نەڵێ خۆ چۆراوی داناتوەڵێ ئەوە نابینی بۆچی ئێمە بە گۆشەی 45 ئەوە ئەمەنگە ئابینین بەڵام ژن بە گۆشەی 180 یعنی هەموو سکانی لێرە بۆ ئێراکە ئێمە بە سکانی ئەوە ناکە یعنی ئەو توانین ڕوپێوی ئەوەنگە بکەین پیاویش کاچنە دەرەوانێ ئەمەنگە ئەبینێ قچەکەی من بەڵام تۆ ئەوەنگە ئابینی پێویستە بەوەنی ئەم لاولا بکەی ئەوێ بینی بۆ ئەوێ بەس پیاو نابینێ بۆی ئەوێ بینەبی ئاوا بکە بۆی ئەوێ بینەبی ئاوا بکە کە ئاواکە تۆڵی چاو لە دەرەوە چاو لە دەرەوە نییە بەزەوێ سکانی کە بزانین لەو گۆشەیە چی لێ تۆ پێویستە بەوە نییە ڕێک ئەو نابینی گۆشەی چاومان بینینمان جیاوازە باوکەجان لەبەرەوە هیچ ژنێک بەوە عەسەبی و تووڕە نەبێ بڵێ پیاوەکەم چاو بە دەروێ سەیری ئافرەتۆم لاولاگە مەبەستیەوە نییە هەشە مەبەستیەوەیە بەڵام من بەعام باسەکەم بەگشتی باسەکەم بەڵام ئێمە بە تەسکی ئەبینین بە قوڵی ئەبینین بەڵام ژن بە پانی ئەبینێ بە کورتی ئەبینێ حتا زاناکان ئەڵێن ژن باش شەو سیارە لێ نەخوڕێ لەبەرەوەی زۆر قوڵایی نابینێ شەو تاریکە ڕووناکی پێویست نییە لەوانی داعم و شتکە بەڵام پیاو قوڵایی ئەبینێ بەڵام بە تەسکی لەبەرەوە بڕواو هەبێ عیلاقەی بەوەوە نییە کاگورەجە پیاو بێ خیانەت کە ئەو کاتایی کە خێزانەکەی لەگەڵیەتی ینی هەم دروستەکە بۆ خۆیڵە تۆ لەگەڵ منەوە سەری ئەم لاولاکێت توی خیانەتم لێ بکەی ئەگەر مێ خیانەت بکەم و کاتایکەم کە بەتەنیام بۆ کاتایکەم کە لەگەڵی فەرموو کاکتۆنیم بۆ کێشەیەکی ترم کە من ئەو شتێکە کڕێت من یەکسەر پیرۆزبایی لێ یەکەم و بەڵێم پیرۆزە بێ و زۆر پێم جوانە بەڵام کە من شتێکە کڕم هەستەکەم هیچ قسەیەک ناکە مەگە لە ژێوە بڵێ خراپ نییە باشە مەگەر هەر ئەو بڵێ نازانم حەز ناکاتە من شت کڕمیان دڵنیا بە زۆر بێزارە بم تێکەچ حەزەکات بەڵام هەموو پیاوێک وەکو بەرقیە ئەوەی کێشەکەمانە پیاو ئەوەی کێشەکەی هەر وای تەکوینی پێکاتی دەرونی وایە کچەکەی من یعنی کە قساگە ئێستا تۆ شتێکە نەکڕیوە پیاوەڵێ جوانە پیرۆزە ناچێتە ناوردەکاریەوە بەڵام ژن ئەچێتە ناوردەکاریەوە بیداد و تێچێتە ناو تەفاسیلەوە ئەڵێ زۆر زۆر جوانەیە ڕەبی پیرۆزی بێ هەر لە خۆ دێ بەخوازەوقێکی جوانەیە پیاو ئەوەی نییە تۆ پێویستە بە لوغە هەیە ئەی هەردوو بەشی مێشکی شەکاکشەکەی من ئەم پیرۆزە و چاگە بیتە تەواوە بێ بەس تۆ ئەم لەژ بەکارێنی یا ڕوا دەچێت ناودا ئەمە فەرقەکەیە لەبەرەوە دڵە عاجز نەبێ کە پێ دەڵێ ئەڵێ خراب نییە جوانە مویمە تعبیریەکە بەڵام پیاو ئەوەی نییە ئیتە خۆ بەدە بەڵام لەمە دووە بڕیارجان بۆ تۆ هەموو پیاوەکە لەمە دووە پێی بڵێ خوا پیرۆز بێ زۆر جوانە بەس ئەگەر وەک تۆ نەچۆ ناوردەکاری بڵێ عاجز بە بەڵێ